بناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان یەکێکی تر لە ئەخلاقی ئینسانی ئیماندار ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کە خۆیان ئەپارێزن لە غەیبەتکردن لە مەجلیس و کۆڕەکانیانە، زمانی خۆیان ئەپارێزن بۆی مەجلسەکانیان کۆڕەکانیان نەبێتە کۆڕی تاوان و گوناح. هەروەها ئینسانی ئیماندار ئەبێ زۆر بە حەیا بێ، ئەبێ زۆر خاوەن ڕەوشت و خاوەن ئەدەب بێ، ئەبێ لە سەرخۆ بێ، ئەبێ خاوەن ویقار و خاوەنی ئەخلاقی جوان بێ، ئەبێ قسە کەم بکە ئیلا لە حاڵەت یعنی وەکو چۆن بڵێ پێویستانە بێ، حتا ئەتوانێ قسە کەم بکە، هەتا ئەتوانێ کەم پێ بکەنێ. هەروەها لە ئەخلاقی ئیماندار ئەوەیە کە لە کاتی عیبادەت و پەرستشەکانیانە وەسوەسەی نییە. ئینسانی ئیماندار نابێ وەسوەسەی هەبێ، نە لە دەستنوێژە، نە لە نوێژە، نە لە غوسلە، چونکە وەسوەسە لە کاری شەیطانە، وەسوەسە لە کاری شەیطانە. ئینسانی ئیماندار دڵە ڕاوکێ وەسوەسەی نییە. هەروەها ئینسانی ئیماندار ئەبێ بەدەمی هاوڕێ و دۆستەکانیەوە بێ، ئیتر طبعا لە دۆستی دەرەجەیەکەوە کە خێزان و ماڵ و مناڵەکەی خۆتن، حتا ئاڕات حتا ئەگا بە هاوڕێیەکی ئیمانی، بە برایەکی ئیمانی ئەبێ حاڵ و ئەحواڵی برا و خۆشەویست و دۆستەکانی بپرسێ، بەدەمیانەوە بێ لە کاتی خۆشی و ناخۆشیە. ئەگەر هەستی کرد برایەکی پێویستی بە شتێکە، ئیتر شتەکە خواردن بێ، جلوبەرگ بێ، حتا تەنانەت یارمەتی مادیش بێ، ئەبێ بەدەمیەوە بێ. ناکرێ بەڕێز تۆ خۆت بە ئیماندار بزانی ببینی برایەکی ئیماندارت نوقسانە و تۆش هیچ خەمی نەخۆی، حج باکت نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ واللهی ئیماندار نییە، واللهی ئیماندار نییە، واللهی ئیماندار نییە ئەو کەسەی کەوا زگی خۆی لێ تێرەکا و دراوسەکەی برسێتی و ئەم پێیەزانێ، یعنی پێیەزانێ کە دراوسەکەی برسێتی بۆ خۆی تێرەخوا و گوێی ناداتی. ئەوە دلیلی ئەوەیە کە تۆ ئیماندارێکی ڕاستەقینە نیت. هەروەها خێرکردن لە صیفاتە هەرە گرنگەکان و لە ئەخلاقە هەرە گرنگەکانی ئینسانی ئیماندارە. ئینسان حتا بۆی ئەکرێ ئەوەی کە زیادە لە خۆت هەوڵ بدەی بەکاری بێنی بۆ دۆست و ئەحباب و خۆشەویستەکانت، بەڵام بەبێ ئیسراف، بەبێ دەستگرتنەوە. یعنی ئینسانی ئیماندار کاتێ ئەبەخشێ ئیسراف ناکە لە بەخشینە، حتا تەنانەت لە بەخشینیشە نابێ ئیسراف بکەی، لە بەخشینە لە سەداقەکردنیشە نابێ زیادە ڕەوی بکەی، نابێ وا ئیشێ بکەی کە خۆت هیچت بۆ نەمێنێتەوە، نابێ ئیشێ بکەی کە ماڵ و مناڵەکەت بێ هیچ بێننەوە و ناش بێ دەستت بگریتەوە واسەت، ئەوەی کە زیادە لە احتیاجی خۆت و ماڵ و مناڵت ئالەوە ببەخشە و ئیتر بە بەخشین، طبعا بەخشین بە شەو و بە ڕۆژ بە نهێنی و بە ئاشکرا ئینسانی ئیماندار بەخشیندە. ئیسرافکردن لە مەسروفی ماڵ و مناڵە طبعا حرامە و لە ئەخلاقی ئینسانی ئیماندار نییە. ئیسرافکردن، زیادە ڕەوی کردن، ڕاستە ئینسان ئەبێ مەسروفی ماڵ و مناڵی بەڕێکۆپێکی بکە، بەڵام ئیسراف و زیادە ڕەویتیان نەکە. ئیسراف و زیادە ڕەویتیان نەکە. زیادە ڕەوی لە خواردنە حرامە، لە خواردنەوەیە حرامە، لە جلوبەرگە حرامە، لە هەموو شتێکە حرامە زیادە ڕەوی. إن المبذرين كانوا إخوان الشياطين. بۆیە ئینسانی ئیماندار خۆی لێ پارێزێ. ڕەزیلی و پیسکەیی صفاتی ئیماندار نییە، سەخاوەت و بەخشیندەیی صفاتی ئیماندارە. درژی و گرژی صفاتی ئیماندار نییە، بەڵکو ڕووخۆشی و گەشاوەیی صفاتی ئیماندارە. ئیماندار ئەبێ لەگەڵ هاوڕێ و دۆست و ئەحبابەکانیان گەشاوە بێ، درژ نەبێ، دەمچاو نەداتەیەکە، مەهماکان هەرچەندە ئەو مەشاکیلانەی کە دێتە ڕێگات قورس بێ،
هەرچەندێ مەشاکلەکان قورس بێ نابێ تەسیر لە ڕوو گەشیت و لە خۆشیت و لە دەم بە پێکەنین و ئینی ماڵ و مناڵ و دۆست و ئەحبابەکان بکە چەندێک مەشاکلەکان گەورە بێ چونکە ئەم دنیاە جگە لە مشکلەی دین جگە لە مشکلەی دین یعنی ئەوەیە کە دین خوا نەخواستە دەست بدەیت جگە لە مشکلەی دین هەرچی مەشاکلی دنیا هەیە ئەوە نایەنێت تۆ ئەحبابەکانت لێت بێزار بن بۆیە ئینسانی ئیمانداری ڕاستەقینەن لە سیفاتەکانی ئەوەیە کە دائیمەن یعنی گەشاوەیە دائیمەن کراوەیە دائیمەن بە ئومێدە بەتایبەت لەم زروفە سەختە کە ئێمە تایەن ئێستا زروفەکە زۆر ناخۆشە تاپەن ئەم زروفە ئێمە زروفێکی اقتصادی جاری وایە تۆ ڕێتە بازار و دەیتەوە ئەو ڕۆژە کامل معاملەیەکت نەکرد من هەندێک برا ئەناسم دوکانیان هەیە ڕۆژی وا هەیە 50,000 کری دوکانەکەیانە 50,000 یعنی 50,000 ئەوێ بەس با بە دوکان ڕۆژانە بەکرێی دوکانەکە ئەنەوە دوکانەکەی گرانە و ئەڕۆیتە بازار و دەیتەوە هیچت نەفرۆشتووە معاملەت نەکردووە ئەمە قورسە وانە بەڵام ئینسانە بێ بە ئومێد بێ خوا خۆی ڕەزاقە ڕۆژێک کاسبیت نییە ڕۆژی داهاتوو خۆی تەعالا تەعویزێکا و ڕەحمەکا و ئینشاء الله لەمە نا لەوەکەیتر لەوە نا لەوەکەیتر خۆی تەعالا درۆ کاتەوە خوا ئەڵێ سەری بێڕزق لەژێر خاکایە دڵنیا بە خۆی تەعالا هەر ڕەحمەکات و خۆی تەعالا بە بەزەیە بۆیە ئینسان هەرچی کێشە و مەشاکلی هەیە با دەری نەخابەت لە دەم چاوێ لە دەم چاوێ دەری نەخات چونکە بەڕاستی دوای دۆستت بۆ نامێنێتەوە دوای دۆستت بۆ نامێنێتەوە ئەحبابەکانت لە دەستە دەی تۆ حەبەردەوام گرژ و درژبی یەکاکەت هەموو جارێت بە درژ و گرژی منەگەمە مامۆستا سۆران و دەم چاوم داوەتە یەکا و تاقەتم وەڵڵا حەزەکات جارێکی تر نەڕۆم بۆ لای ئەیوە نیە بەڵام ئەگەر من دەم چاوم تێک نەدا بێ و هەر خۆشی لە دەم چاوما بێ و هەر ئومێد و ئاوات لە دەم چاوما بێ و کە گەشتم پێ ئەگەر کێشەیەکش بێ ئەگەر بابەتێکیش بێ لەگەڵ ماسیکەم و دەمەتەقێ بکەم ئەو لێم بێزار نابێ بۆیە با کێشە مەشاکلەکانمان تەسیر لە ڕوومان نەکە لە دەم چاومان نەکە لە قسەکانمان نەکە ئەمجا ئینسانی موسڵمان لە سەفەریا لە معاملاتیا لە کاسبیا دەرەکەوێ يعني ئینسانی مسلمان لە سەفەرا دەرەکەوێت تۆ ئەگەر لە سەفەرا ئەخلاقت جوان نەبێ ئیتر لە خۆشیە لە ئاو من و تۆ گەینەیەک لە مەجلیسێکیدان علما تۆزێ بەیەکەوە بین و دوایە خۆ حافیزیەکە هیچ دەرناکەوێت ئەو پیاوە لە سەفەرێکی چەند ڕۆژیە بەیەکەوە لەورا تەحملت هەبێ و قسەی غەڵەت نەکەیت و وەزعتێک نەدەیت و جاری وهەیەتر مرۆڤی وهەیە لە کاتی سەفەرا دەرەکەوێت ئینسانی وهەیە لە کاتی معاملەیە دەرە برادەرێک دوکانی هەیە کەسێکی تر دەوڵەمەنە لە بازاری دۆلارەکە دەوڵەمەنە وتی نزیکەی 10 ساڵ ئێمە ڕەفیق بووین بەیەکەوە هەم زۆر ڕەفیق بەڵام هات لە دوکانەکە شتێکی برد شتەکە بای 100,000 وتی تر نایداتەوە 3 و 4 جار تەلەفۆنی بۆ کردە پێی وتۆیەتە تاهاوێت نایداتەوە کورە بابا بیکە خاتر خوا خۆت ڕۆژ وایە 100,000 بەس بۆ میوان سەرفەکەی من کاسبیەکەم یعنی 100,000 بۆ من زۆرە نایداتەوە نشوتم الحەمدولله سوپاس خوا بکە کە بۆت دەرکەوت بەس نوێ مەسەلەن ملیۆنت پێ نەدا بەس نوێ دەفتەرێکت پێ نەداوانی تۆ الحەمدولله بە 100,000 ئەو زەلامەت بۆ دەرکەوتتر زۆر باشە يعني إنساني مسلمان إنساني بأخلاق لكاته هنا كان درك لو كاتاني كاتي السفرة كاتي معاملة وكو إمام عمر فرمي لو كاتانا درك أخلاقي شونه جاء إنسان أبي لو كاتانا أخلاق دار به هروها رياز قرتن لميوان وقال ميوان يكتهات يتر بقدر يتوانا لخزمت يابا أقل ميوان يكتهات بقدر يتوانا لخزمت يابا يتر خود ميوانش وبيك توانا ميوانك هات مالط يتر توش وبيك توانا حتى لتواناتها لخزمت يابا
بەڵام لەگەڵ ئەوەی شاعگەر مراعات کە هەندی ئەحادیثمان هەیە پێغەمبەری خوا میوانێکی دێ فەرمێ بڕۆ بیلال پرسیار کە بزانم کام لە خێزانەکان مەسەلەن هەیەە تا بیبم بۆ ئەوێ بیلال دێتەوەڵێ وڵی پێغەمبەری خوا هەر هەمویان وتوانە جگە لە ئاو هیچی ترمان نییە ترکە نەبوو چیەکەیانی جا پێغەمبەری خوا فەرمێ موسڵمانان کێ میوانەکەی پێغەمبەری خوا میوانداری میوانەکەی پێغەمبەری خوا ئەو بۆ ئەسحابەکەی باتەوە جاری وایە نییە تۆشوە پێ ئەوەی کە هەتە قەت تەکلیفی زیاد لە حەد خۆت تەکلیف مەکە ینی بارێک بخێتە سەرشان خۆت لە تواناتانە بێ بارێک مەخەرە سەرشان خۆت ئێستا خەڵکی ئێستا ئەم زەمانە وەک زمانی جاران نییە بڕێ واقع هەیە ئەبێ ئێمە بیزانین ینی بڕێ شتی واقعی هەیە زانایانی ئیسلام ئەڵێن ئەو ئادابانەی کە عولەما باسییان کردووە لە مەسەلەی میوانداریە ئەڵێن ینی هەمووی بۆ دێهاتەوە بۆ ئەو شوێنانەیە کە ئوتێل و مەطعەم ومانێتیان نیە زانایان باس ئەماکەن ینی باسەواکەن ئەڵێن خەڵکی شار داهاتیان مەحدودە ئەڵێن مۆزەفە بۆ نمونە تۆ موچەکەت ملوێنێکە ئەم ملوێنە ئەگەر ماگانەش بیدەن و لە کاتی خۆشیا و ئەمە هەموو وەزعا دروست بووە کە خۆتەی بینی ئەگەر لە کاتی خۆشیا بیدەن تۆ تەوزیعت کردووە بۆ نمونە 200 داناوە بۆ شتێک 200 تر داناوە بۆ شتێک 200 سەیرەکەی لە ئەخیرە هەر لە گیرفان خۆتە 50,000 نامێنێتەوە جا ئەگەر میوانێ بێت و تو 200,000 بۆ سەرف بکەی ئەنی ئەمە جاری واش هەیە لە مانگەکە لەوە چە 3-4 میوانی یعنی میوانی لە دێک کە ئەواتر چارت نییە برایە خوشکە وانە ینی ئەواتر چارت نییە بۆیە ئینسان تەکلیف زۆر لەسەر خۆی قرس نەکاتەوە ئینسان تەکلیف لەسەر المەوجود جاری وا هەیە المەوجود مەگەر کەسەکە خۆت هەر حەزکەیت و هاتیش بێ شتێکی زیاتری بۆ ئەگینا المەوجود و هەر کەسێت تۆی بوێ بەنانی تۆ ڕازیە و ئەجزانێ وەزعی تۆ چییە تۆ کەسێکی ئاسایت گیرفانتیش حەدێکی دیاریکراوی هەیە مۆزەفی جا ئەم نقطە نەکا دوایی ئینسان جاری وایە لۆمەی خۆیە کاڵێ کاکە من وەڵای من پێ ناکرێەوە ئەم بارە یا جاری وایە حەماسەت ئەیگرێ ڕا خۆی قەرزارەکە لە بەرخاتر میوان ئقەی ناوە ئێستا مانگە خۆتت قەرزار کرد ئێمانکەی داهاتوو مەکتە بکرێتەوە مناڵەکانت مەسروفەکەیان زیاترە وانە مانگەی دوای ئەوە سیارەکەت عەتەڵێکی تێکەوێت یان ئەبێ ڕۆنەکەی بگۆڕی 60,000 دینارت بۆ ئینە مانگەی دوای ئەوە نازانم پارەی کارەبا دێتەوە وانە مانگەی دوای ئەوە پارەی ئاو دێتەوە کاکە ناتوانێت قەرزکەی تۆ حەدینەکان هەمووی دیاری کراوە بار لەسەر خۆت زۆر قورس مەکە و لە ئادابی میوانداری ئەوەیە تۆ میوان هات خۆڵکت گەرم بێ و نانتیش ئەگەر مسلمانێک داوەتی کردی لە ئەخلاقی ئیماندار وایە ئەگەر داوەت کرای بۆ مناسبەتێک بە تایبەت مناسبەتی ژنگواستنەوە ئەوانە بۆ نان خواردنی ژنگواستنەوە یان ناونانی مناڵ یان هەر مناسبەتێکی تر کە برایەکی مسلمان داوەتی کردی ئەسڵ وایە وەڵامی داوەتەکەی بێت یعنی بڕۆیتە دەمێەوە مەگەر عوزرێکی تایبەتت هەبێ و ئەسڵی شوایە کاتێ خەڵک داوەتەکەی بۆ مناسبەتێک هەتا بکرێ فەقیرەکان زیاتر خۆ ئەگەر دەوڵەمەندیشی تیابێ مانع نییە بەڵام فەقیر لە فەقیرەوە دەست پێ بکەی باشترە ئینسانی ئیماندار بە ئەدەبەت لەگەڵ مناڵە ئیتر گەورە هەر باسمەک ڕێز لە مناڵەگرێ بەزەی پیادێتەوە دەستێنێتە سەریا طبعاًەوە گەورەش زیاتر ئینسانی ئیماندار بە ئەدەبە بەرامبەر بە دوور کەسی دوور و بێگانە چجا خزم و دۆست و ئەحباب و کەسە نزیکەکان ئینسانی ئیماندار بە ئەدەبە بەرامبەر بە کەسی عوام و نەفام چجا بەرامبەر بە عالم و زانا و پیاوی گەورە
ئینسانی ئیماندار هەوڵدا بینی خەڵک چاکە، هەوڵەدا هەر خێرێکی دەستکەوێ. قەت موسا فەرمووی ئینی لیما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین فەقیر، دائیمەن فەقیرین ئێمە بۆ خێر و بۆ چاکە. شەیطان هەوڵەدا بین خەڵک تێکدا، تۆ هەوڵدە بینی خەڵک چاکە، بە تایبەت بینی ژن و مێرد، هەتا بۆتان نەکرێ بینی ژن و مێرد قسەی خێر بکەن، قسەی چاک بکەن، بکەونە بینیان مێلن بینی ژن و مێرد تێک بچێت. ئینسانی ئیماندار نابێ حەسوود بێ، نابێ بغزاوی بێ، نابێ حاقد بێ. ئینسانی ئیماندار نابێ چاوی لە ماڵی خەڵک بێ، هەتا بۆ تەکرێ ڕازی بە بەو بەشەی کە هەتە، ئیتر حەساب هینی مەکە. ئینسانی ئیماندار بەرامبەر بە دایک و باوکی چاکە، چاکەیان بەرامبەر ئەکات، بێئەدەبیان بەرامبەر ناکات، ئەگەر نەیان بوو ئینفاقیان لەسەر ئەکات. هەرگیز دایک و باوک ئازار، طبعاً دایک و باوک کە تەمەنیان گەورە بوو ئازار دەدەن، ئازار دەدەن، لە ئازاریان دەرناچیت، بەڵام تۆ ئەبێ تەحملی ئازاریان بکەی و نابێ ئازاریان بدەی، نابێ ئازاریان بدەی، ئەبێ تەحملیان بکەی، لێشتیاندا هەر ئەبێ تەحمل بکەی، و غەڵەتیان بەرامبەرت کرد و ئەبێ تەحمل بکەی، و ئەبێت قەت مناڵ و ماڵ و مناڵی خۆت فەزڵ نەدەیتە سەریانە. بەڵام ناش بێ زوڵم لە باڵ و مناڵی خۆت بکەی لەبەر خاتری دایک و باوک. زوڵم نابێ، حەقی هەموو خاوەن حەقی وەک خۆی ئەدەی، نە زوڵم لە ئەمەکەی نە زوڵمیش لە ئەوەکەی. دایک و باوک حەقی تایبەتی خۆیانەیە، نابێ فەزلی ماڵ و مناڵ بدەی بەسەر ئەوانە، ئەوان بکەی لەبەر خاتر ژن و مناڵ، و ناش بێ لەبەر خاتری دایک و باوک حەساب بۆ ژن و مناڵەکەت نەکەی. تەوازن بپارێزە، و عاقڵیش ئەو کەسێک کە تەوازن ئەپارێزی، عاقڵ ئەو کەسێک کە تەوازن ئەپارێزی. طبعاً دایک و باوک هەتا گەورەتر بن، هەتا پەکیان بکەفێ، هەتا بکەونە سەر جێگا، ئەو کاتە دەرەکەفێ کە تۆ معدەنی تۆ کاتە دەرەکەوێ. دایک و باوک ئەگەر پێویستیان بە تۆ نەبێ و بۆ پێی خۆیان ڕێ بکەن و ئەوانە، تۆ لەو کاتە ئازایی نییە، ئەو کاتە هێشتان ئەوە نییە کە تاقی نەکرایتە تۆ، ئەو کاتە شەر ئەدەب زەرورە، بەس کە کەوتن کە پێویستی کرد بیان بێ پاکیان بکەیتەوە، کە پێویستی کردووە دەستی خۆت نابکەیتە دەمێنەوە، ئەو کاتە دەرەکەوێت کە تۆ چۆنیت. وەقەتیش هەتا بۆتان ئەکرێ ئەگەر خوا یارمەتیتانیدا، طبعاً ئەگەر ئیمتحان کران لەوە چێک هەمان بێ و ئیمتحانە نەکرابێ و یاخوا دایک و باوکی نەمابێ، بەس ئەگەر خوا ئەو ئیمتحانەتانی کرد، هەتا بۆتان ئەکرێ ئەرکی خزمەتی دایک و باوک و دەستی مەیدە مناڵەکانت بیکەن تا خۆت وێستا بێتی. لەبەرەوەی دایک و باوک قەت ئەو نایە، لەبەرەوەی قەت مناڵەکان نازی دایک و باوک وەک خۆت نادەن، ئەسڵا قەدریشیان نازانن. ئایسە برا مناڵی من چوزانن دادا و بابایان چۆن بوونە و چەندی عەزیزە، من ئەزانم دایک و باوکم چۆن بوون، بۆیە ئەمان هەر ڕێزیشیان لێ ناگرن، هەر ڕێزیشیان لێ ناگرن، بێئەدەبی شەکەن بەرامبەریان. طبعاً تا دوورترەوە بێتەوە قەدری کەمتر ئەزانن، تا دوورترەوە بێتەوە، جا ئاگاتان لە خۆتان بێ، خۆتان ببنە خزمەت. ئەگەر لە ماڵا بوون و تواناتان نەبوو پێتان کرا، یعنی ئەوە گرنگترە، یعنی بەسم ئەوەیە، جاڕای پێت ناکرێت لا حول ولا قوة إلا بالله. ئینسانی ئیماندار بێ بۆ دراوسێکانی زۆر چاک بێ، ئینسانی ئیماندار ئەبێ بۆ خزم و کەسوکاری زۆر باش بێ. سڵەی ڕەحم ئەوە نییە تۆ گشت جارێ بچی سەردانیان بکەی، سڵەی ڕەحم ئەوەیە لە کاتی پێویستیە بەدەمێنەوە بیت، ئەوەندەی بە قەدەری توانە چاکە بکەی بەرامبەریان. هەندێک خزم هەیە تەنها سەلام، هەندێک خزم هەیە لە مناسەبات شایبینی و ڕێزی لێگری، هەندێک خزم هەیە پێویستە سەردانیشی بکەی، پێویستە بچی بۆ لای، پێویستە بەدەمیەوە بی. هەندێک خزم هەیە پێویستە خزمەتکاریشی بکەی کە دایک و باوکە و برایە و ئەمانە. ئەو مەوزوعەکە تا بێ فەرقەکە. سەلامکردن زۆر گرنگە، قەت هەوڵدەن هەتا بۆتان ئەکرێ لەگەڵ هیچ کەسێکا مای بچڕێنن، یعنی ئێوە سەبەب ئەوە نەبن سەلامەکە بچڕابێ. ئیتر خۆت مەرج نییە هەموو کەسێک کەسی وا هەیە، خزمی وا هەیە لە سەلام زیاتر شتی تر بکەی زەرەر لێ دەکاک. خزم هەیە ئەگەر لە سەلام زیاد بڕۆی زەرەر لێدا، ئیتر ئێوەش تەنها سەلامەکە تەواو.
بەڵام هەنێک شێ وەکو باسمان کرد دەرەجات هەنێک شێ زیاتر ئەبێ بەدەمیەوە بێ. ئینسانی مسلمان زۆر ئەبێ بەڕەحم بێ بەرامبەر بە فەقیر هەژار، بەرامبەر بە باوک، بەرامبەر بە ڕێبوار. ئینسانی ئیماندار ئەبێ هیچ شانازی فەخر بەسەر کەسان نەکا، تەکەبوری نەبێ بەسەر هیچ کەسێکە، لە خۆی بایی نەبێت، کاتێ شتێکی و پلۆپایەکی. ئینسانی ئیماندار ئەبێت تعدا لە هیچ کەسێک نەکا، زوڵم لە هیچ کەسێک نەکا، ئەمر بە چاکە بکە، نەهی لە خراپەش بکە، بەڵام زوڵمش نەکا. ئینسانی ئیماندار ئەبێ دائیمەن عادل بێ، هەموو کەسێ وەکو خۆی حەقی پێ بدە. ئەخرەمە زۆر زەحمەتە. من ئەڵێم عەدالەت قورسترین شتە بۆ ئیماندار. ئەبێ عادل بی لە بین مناڵەکانتە، ئەبێ عادل بی لە بین کچ و کوڕە، ئەبێ عادل بی ئەگەر دوو ژنت هەبێ لە بین ژنەکانت، ئەبێ عادل بی لە بین دایک و باوکت و لە بین ژنەکەتە، ئەبێ عادل بی لە بینی براکانتە، ئەبێ عادل بی لە خوشک و براکانتە، ئەبێ عادل بی لەگەڵ دراوسەکانتە. دوو سێکە یعنی ئەبێ عادل بی لەگەڵ هاوڕێکانتە لە دایرە، ئەبێ عادیانی ئەحد لە مەکتەبە مامۆستا سۆران مامۆسایە لە مەکتەبە دەرسەداتەوە، بێ عادل بێ لە بین تەلەبەکانە و یەکیان تۆزێک ڕووی خۆشە و یان نوێژەکە و یا تۆزێ مولتەزمە و یا تۆزێت شتە، ئێوەی تریان مەسەن ئەو التزاماتەی نییە، لەبەر خاتری ئەوە لەبەر خاتر هەنێ شت دەرەجەی ئەم زیاتر نەدا هی ئەو کەمتر بدا. ئەبێ عادل بێ، ئەبێ حەقەکان بپارێزێ و تەوازنەکە، ئەبێ عادل بی. شرابتان لە دائیرەن جاروایە قەدەرەن تر سێ و چوار کەس یەکێک ناسیاریش دێ، ئەبێ حتا عادل بی لە مەسەلەی سرەکانە سرەی ئینەکان، ئیلا و ئیجازەی خەڵکەکە نەبێ نابێ ئەو بخێتە پێش خەڵکەکە. ئەبێ عادل بی. عەدالەت زۆر قورسە، حتا لە پارەدان بە مناڵەکانتە ئەبێ عادل بی، یعنی بەیانیان کاتێ پارەیان پێدەی ئەبێ عادل بی. ناڵێم ئەبێ مساوات بکەی، ئەبێ عادل بی. ئەخر مساوات جاریتن باسم کرد، ینی کوڕێک تێ حالە زانکۆ 5,000 گەرەکە، کوڕەکەی ترت حالە یەکی ابتیدایی و ناکرێ هەرێکی 5,000 بدەیتی و ناشکری ئەمەش 250 250 کە 500 دەیتە ئەم ئەبێت 2,000 بیتێ 3,000 بیتێ 5 بدەیتێ بە پێی پێویستی زانکۆڵێ. وانی ئەمە عەدالەت. عەدالەت ئەوە نییە مەسەلەن بۆ نمونە هەردی وەک یەک بێنە. مسلمان مساوات ناکە، عەدالەتەکە. ئێستا علمانەکان ئەڵێن با ژن و پیا مساوات بێ، ئیسلام نە، ئەڵێ ژن و پیا عەدالەت بێ. ئاخر مساوات لە بین ژن و پیاوە زوڵمە لە ژن، زوڵمیشە لە پیاو لە هەنێ لاوە، بەس عەدالەت نە زوڵمە لە ئەو نە زوڵمیشە لە حەق خۆیە دەی، حەق خۆیە دەی، زوڵمی لێ ناکەی. ئینسانی ئیماندار گومانی خراپ نابە، جاسوسی ناکە، شوێنی عەورەتی کەس ناکەوێ، چونکە ئەمە عیلاقاتەکان تێکەدا. ئەمە بەڕاستی دوو زمانی، جاسوسی، گومان خراپ بردن، شوێنکەوتنی عەورەت، ئەمە بینی خەڵک تێکەدا، برا لە براکە، فەساد لە ناو خەڵکە ئەچێنێ، هەموو خراپەیەک لەمەوە دروستە بێ. ئینسانی ئیماندار لەبەر خاتری نەفسی خۆیان قەت تووڕە نابن، بەڵکو لەبەر خاتری خوا تووڕابێ. سە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت بۆ خۆی تووڕە نەبووە، یعنی حتا تەنانەت کابرا جوێنی بە پێغەمبەر داوە قسەی پێ کردووە کردوێتی قەت تووڕە نەبووە، بەس کاتێک کە حروماتی خوا ئینتیهاک بکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە بووە. خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ئەخلاق و ڕەوشتی پاک و جوانمان بەنسیب بکات. یا ڕەبی خوایە هەرچی ئەخلاقێکی خراپ هەیە لێمانی بە دوور بگری. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت هەر دەقە و چرکەیە کە لەم مەجلیسە دانیشتین هەموومان بە عیبادەت و طاعەت بۆن بنووسی. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب